من برامە من بەخۆم ئامر لیوای خانە نشینم ئەمیش برامە کۆمەڵی خەڵک لە قەمچوخە کۆبوونەوە لەگەڵ کۆمەڵی برادەر چون پیان بڵێن بڕۆن لەوێ تووشێ و حادیسە بووە هیوادارین بۆ پیشاندەریسانە لە قەمچوخەوە بەرەو دوکان بێت نەحەل لە قەمچوخە ڕێیان گرتووە لە ڕێکی قەمچوخە لە دستەکە پەڕێ و ڕێیان گرتووە ئەمانش چون مجموعەیەک پێشمەرگە چون پیان بڵێن کاکە جادەکە بەردن لەوێ ئەم حادیسە ڕووی داوە ئەنجا ئێمە داواکارین لە خۆپیشاندەران ئەمە دووە حادیسە بێ ئەمە کۆتایی بێ ئێمە لە 76ەوە تەسخێ دەدەین بۆ میلەتە بۆ وڵاتە ئەمە پێشمەرگەی لە 84ەوە لە دەیان نەبەرد و شەڕی دەعشاشەین نەبووە دەی لەگەڵ منداڵێکە نازانی کێ کۆمەڵێ خەڵکی دژی ئەم میلەتە دژی ئەم وڵاتە نازانن چێن داوای چیەکەن کۆمەڵی خەڵک خۆیان خزاندەتەوە ناو خۆپیشاندەری مستەقەکان تووشی حادیسەی ئەوە ڕوو دەدەن ڕووداوەکە چۆن ڕوویداوە ڕووداوەکە ئەوە ڕوویداوە ئەمانەگە چوونە ئەوێ حادیسەکە لەوێ جادەکان چۆڵ نەکردووە ڕووداوە بەردیان هاویشتووە بەردی بەرخەوتەوە دەڵێن بەردێک بەردڵی کەوتووە بۆی گاین حەکمەن بەردێک بەردڵی کەوتووی گاین لەدەستان هیوادارین ئەمە دوا کۆتایی بێ و ئەم هەواڵانەی خۆپیشاندانیش ئەکەن خۆپیشاندانی هێمنانە بکەن بۆی حادیسە ئەوەی لێڕوونەکەەوە کەس خەسارەومەند نەبێت بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئیمڕۆ هەواڵی فەرماندە و تێکۆشەری دێرین و پێشمەرگەی پارتیزان هەواڵ عەقید هەمزە شارستێنی کە لە بنەماڵەیەکی تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕیزەکانی کوردایەتیە کە لەو بنەماڵەیەدا هەمویان لە پێناو گەلی کورد و لە پێناو ئازادی و لە پێناو بەدەسێنانی مافەکانی گەلی کورد لە سەرەتاکانی شۆڕشی نوێوە هەمویان پێشمەرگە بوون و برای چەندین پێشمەرگەی قارەمان و فەرماندەی عوسمان شارستێنی و باقی براکانی تری هەموو پێشمەرگە بوون لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕینیش لە سەرجەم ئەو شەڕ و بەرەنگاریانەدا بەشداری پاراستنی هەرێمی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیانیان کردووە ئیمڕۆ هەر لە سەر هەمان ڕێباز و ڕێچکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە هەمیشە خۆمان لە سەنگەرەکانی میلەت و جەماوەرەکەمان دابینیوە و لەو سنگارانەدا بووین کە دیفاع لە ماف و بەرژەوەندیەکانی گەلی کووردا دەکەین بۆ پاراستنی تەبایی و یەکڕزی و ئاشتی قەزای دووکان. شەید هەمزەیەکێک بوو لە فەرماندە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بە بنەماڵەیەکی تێکۆشەر و خاوەن شەهیدن هەر لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێ ئەو بنەماڵەیە جێپەنجەیان دیار بووە لە ناو شۆڕش. دیارە شەید هەمزە لە ساڵی هەشتاوە پێشمەرگە بووە پێشمەرگەیەکی قارەمان و تێکۆشەر بۆ فەرماندەیەکی دڵسۆز بووە بەرگری لە خاک و نیشتیمان و گەلەکەی کردووە. ئەو بنەماڵەیە زۆر لە مێژە تیونوی ئازادی و خۆشگوزەرانی میلەتەکەمانن. دیارە ئەمڕۆ هەر لە پێناو بەرگری لە ئارامی و خاک و نیشتیمان و وڵات شەهید بوو کە ناوبراو ئەو فەرماندە تێکۆشەرە چەچیشی پێ نەبوو کە ئیمڕۆ لەو حاڵەتە لە پێناو بەرگری و ئارامی لە خاک و وڵات شەهید کرا.